چالاکانی مەدەنی هەڵەبجە دژی ئازادنەکردنی سەرۆکی رێکخراوی سروشتی کوردستان گردبوونەوە لە بەیاننامەیەکیاندا ئاماژەیان بۆەوە کردووە لە بری دەگیرکردنی ئەو کەسانی ژینگە تێک دەدەن نزیکەی 2 هەفتەیە ئەو چالاکوانەی بواری ژینگە پارێزی با سکاڵای ئەنجومەی دادوەری دەربەندیخان دەست بەسەر کراوە. داواش دەکەن بە زووترین کات ئەو چالاکوانە ئازاد بکرێت. بۆ ڕایگشتی و دەسەڵات لە باشووری کوردستان بابەت ناڕەزایی پاراستن و داکۆکیکردن لە ژینگە و ئاژەڵ و باڵندەکان ئەرکی هەموو تاکێکی ئەم نیشتیمانەیە. ئەو کەس و ناوەندانەی دەستدرێژی دەکەنە سەر ژینگە و سروشت دەبێت لە ڕێگەی یاساوە ڕێگریان لێ بکرێت و سزای تون بدرێن. بەڵام کاتێک پارێزەرانی یاسا بەم ئەرکە هەڵناسن ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەتایبەت پارێزەرانی ژینگە و ڕێکخراوە سروشت پارێزەکانە دەنگی ناڕەزایی بەرز بکەنەوە و فشار لەسەر دەسەڵاتی دادوەری دروست بکەن بۆ بە دەنگهاتنیان لەسەر مافی گشتی و سزادانی کەسانی تاوانبار بەرامبەر بە سروشت و ژینگە. پارێزەرانی یاسا هەر خۆیان یاسا دەخەن ژێر پرسیارێکی گەورەوە کاتێک سکاڵا لە دژی پارێزەرانی ژینگە و هاوسەرۆکی رێکخراوێکی سروشت پارێز دەجوڵێنن. بە پاساوی ئەوەی دەنگی ناڕەزاییان بەرز کردوێتەوە و فشاریان لەسەر دەسەڵاتی دادوەری دروست کردووە. ئێمە وەک ڕێکخراو و کۆمەڵە و سنتەر و تۆڕ و کەسایەتیەکانی پارێزگای هەڵەبجەی شەهید ئیدانەی دەست بەسەرکردن و جوڵاندنی سکاڵا دەکەین لە دژی بەڕێز سەروەر قەرەداغی پارێزەری ژینگە و هاوسەرۆکی رێکخراوی سروشتی کوردستان و ناڕەزایی خۆمان دەردەبڕین بۆ بڕیار و هەڵوێستەی دەسەڵاتی دادوەری لە قەزای دەربەندیخان.